ئایا دەستگامنیەکانی عێراق دەگەڕێنەوە بۆ کوردستان؟ بۆچی هەواڵگری عێراقی پەیوەندی بە مستەشارە کوردەکانی سەردەمی سەدامەوە کردوتەوە؟ دەستگای هەواڵگری عێراق دەیەوێت چۆن و بە چ شێوێک بگەڕێتەوە کوردستان و ئامانجیان چییە؟ پێشتر و ساڵانی ڕابردوو لە کاتی کێشە و گرفتەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند تەنها کارتی ناوچە کێشە لەسەرەکان بەکاردەهاتوو، هەندێک کاتیش کە تەواو ئاڵۆزیەکان سەختتر دەبوون دەست بۆ کارتی کەرکووک دەبرا. بەڵام لەگەڕ ئەمجاری ناکۆکیەکان و لە دوای لێسەنەوەی کەیسی نەوت بەغداد زیاتر دەستی هێناوەتە پێشەوە و دەستی لە قورگی هەرێم تونتر کردووە. دوای فشاری حکوومەتی ناوەند جگە لە باسی بودجە و کۆنتڕۆڵکردنی دەروازە سنووریەکان بریتیا لە داواکاری هێنانەوەی بنکە و بارەگاکانی دژە تیرۆری عێراقی و نووسینگەکانی دەستگای هەواڵگری عێراقی، ئەو هەواڵگریە کە کورد لە ڕابردوودا مێژوێکی تاڵی لەگەڵی هەیە و هەر کات ناوی دێت جگە لە بیرەوەری ترس و تۆقاندن هیچی دیکە نییە. بە پەیزانیاریەکانی تیوار دەستگا هەواڵگریەکانی عێراقی وەک ئەمنی نیشتیمانی و ئیستیخباراتی ناوخۆ و بەرگری عێراقی ماوەیەکی زۆرە لە هەوڵی دیاریکردنی کەسانێکدان لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە ناوچە سنووریەکان، تەنانەت پەیوەندیان بەو کەسانەوە کردووە کە پێشتر بەنهێنی و کاری سیخڕی و جاسووسیان بۆ ڕژێمی باس کردووە. ئەگەر خۆشیان لە ژیاندا نەمابوو بن ئەوە پەیوەندیان بە کوڕەکانیانەوە کردووە. دەستگای هەواڵگری عێراقی لە ئێستادا لە ڕێگەی چەند هەوڵێکەوە دەیەوێت بگەڕێتەوە بۆ کوردستان، بۆ مەبەستەش لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە دەیەوێت پرۆژە یاسایەک تێپەڕێنێت بە مەبەستیکردنەوەی نووسینگەی دەستگای هەواڵگری عێراقی لە سەرجەمشار و پارێزگاکانی عێراقدا و بە هەرێمی کوردستانیشەوە. بۆ مەبەستە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و چاوەڕوانی خوێندنەوەی دووەمە بۆ بڕیاردان و جێبەجێکردنی. سەرڕای ئەوەش بە شێوەیەکی نهێنی دەستگای هەواڵگری عێراقی ماوەیەکە لە هەوڵی دروستکردنی تۆڕێکی هەواڵگری نوێدایە لە هەرێمی کوردستان، بۆ مەبەستەش پەیوەندی کردووە بەو سەرچاوە کۆنانەی لە کاتی ڕژێمی باسدا کاریان بۆ دەستگای هەواڵگری عێراقی و ئەمنی دەکرد. لەلایەکی دیکەوە پەیوەندی بە هەموو دامەزراوە ئەمنی هەواڵگری عێراقیانە کراوە کە سەر بە حکوومەتی ناوەندن و لە هەرێم کار دەکەن، بە جۆرێک داوا لەو کەسانە کراوە کە چ لە ڕابردوودا یاخود ئێستا ئەزمموی کارکردنیان لە هەرێم هەیە. مەترسی و کاریگەریەکانی ئەم هەوڵەی دەستگای هەواڵگری عێراق چی دەبێت لەسەر هەرێم و بۆ چ مەبەستەیەک ئەم کارە دەکەن؟ دەکرێت بڵین یەکێک لە هۆکارەکانەوەیە کە دەستگای هەواڵگری عێراقی کەوتوتە ژێر هەژمونی وڵاتە ئیقلیمی و میلیشیا توندڕەوەکانی سەر بە وڵاتانە، چونکە ئەجەندای دژ بە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت لەلایەن ئەوانەوە. لەلایەکی دیکەوە دەستگا هەواڵگریەکانی عێراق پێیان وایە خاکی هەرێم بەکاردەهێنرێت لەلایەن دەستگا هەواڵگریە جیهانیەکانەوە لە دژی میلیشیا عێراقیەکان و هەندێک لە وڵاتانی دراوسەی عێراق. هەر بۆیە دەیانەوێت کۆنتڕۆڵی گۆڕەپانی هەواڵگری خاکی هەرێم بکەن وەک چۆن لە ماوەی ڕابردوودا دەستگای هەواڵگری عێراقی ئاسمانی هەرێمی بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردبوو. ئەوەش لە ڕێگەی بورجێکی هەواڵگری کە لە فڕۆکەخانی کەرکووک دانراوە، تەنانەت کەس نازانێت کارمەندانی و بورجە کێن. بەڵام بە پەیزانیاریەکانی تیوار و کەسانی سەرپەرشتی و بورجە هەواڵگریە دەکەن سەر بە دەستگای هەواڵگری عێراقین و ڕاستەوخۆ لەلایەن ئەوانەوە سەرپەرشتی دەکرێن. یەکێکتر لەو خاڵانەی هەواڵگری عێراقی مەبەستێتی دروستکردنی کێشە و بیان و گرتنە بە ناوچە کێشە لەسەرەکانی ژێردەسەڵاتی هەرێم، لەگەڵەوەشدا کۆکردنەوەی زانیاری لەسەر هێزە ئۆپۆزسیۆنە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێم و کۆکردنەوەی زانیاری لەسەر هێزەکانی هاوپەیمانان و هاوکاریکردنیان لە خاکی هەرێمدا. یەکێکتر لەو خاڵانەی کە هەواڵگری عێراق زۆر مەبەستێتی دەستێوەردانی ناڕاستەوخۆیە لە کێشە و ململانەی سیاسی و ناوخۆییەکانی هەرێم. بۆ ئەم مەبەستەش 11 حوزەیران واتە 14 ڕۆژ لەمەوبەر بەرپرسانی دژە تیرۆری عێراقی بە سەردانێک هاتنە سلێمانی و وەهاب هەڵەبجەیی بەرپرسی دژە تیرۆری سلێمانیان بینی. دواتر لە پێگەی خۆیان بڵاویان کردەوە کە ڕەزامەندیکردنەوەی لیوایەکی دژە تیرۆریان لە سلێمانی وەرگرتووە. دواتر ڕوونتر گوتیان کە لە نێو فەرماندەی هێزەکانی هەفتا بنکەی لیوا دەکەنەوە و بەرپرسانی سلێمانی ئەو شوێن و جێگەیان بە گونجاو زانیوە. دەکرێت بپرسین و بڵین ئایا ئەم ململانە سیاسی نێوان حیزبەکانی هەرێم سەردەکێشێت بۆ چ بەڵایەکی خراپتر و چی بەسەر هەرێم دێنن؟ ئایا دوای 30 ساڵ مژدانی کار بەدەستانی هەرێم گەڕانەوەی دەستگا سەرکوتکەرەی سەردەمی باسە؟ بەڕاست ئەوان دەزانن چ مەترسێکی جددی ڕووی لە خۆیان و هەرێمیش کردووە؟ تاکەی ئەو هەموو قوربانی دانە دەکەنە تۆزی ژێرپێیان و ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێت خاک و خەڵک و هەرێمەکەشە.